سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون، نووسینی میکا ڤاڵتاری، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان، کاری دەنگ سۆران عەبدوڵڵا. تەواوکەری بەشی 52 پەیوەندیەکی سەرسوڕهێنەر. وتم شۆباتۆ، دیارە کە تۆ گەنجی و بێ ئەزموونی و ئاگات لە ڕێوڕەسمی میسر نییە، چونکەوا دەزانی کە شازادە خانمێ کە خوێنی خواکان لە دەمارەکانی داهاتوو چۆ دەکا، کەوان کە بتوانی ژێکەی بە بازوێکی بەهێزەوە ڕابکێشی یان گوێ درێژەکە بتوانی بە پاڵە پەستۆی ڕانەکانت ئێسکەکانی تێک بشکێنی، ئەو شوت پێیەکە ناشۆباتۆ ژنێکی گەنج و جوان بۆ شتێکی تر شوو دەکا. هەر لەبەر ئەوەشە کە شازادە خانم منی ناردۆتە لای تۆ، کاگەر تۆ هێشتا لە زانستی عەشق بازی لەگەڵ ژناندا زانیاریت نییە، من ئەو زانستت فێر بکەم. شۆباتۆ لەم وتەیە کە نکۆڵی لە چۆنیەتی پیاوەتیەکەی ئەو دەکرد تووڕە بوو، دەموچاوی سوور هەڵگەڕا و دەستی مشت کرد و گوشی و ئەفسەرەکانی دەوروبەرمان پێکەنین. بەڵام شۆباتۆ لەبەر ئەوەی کەوای بەباش نەدەزانی لە من تووڕە بێ، بەسەر تووڕەیەکەی خۆیدا زاڵ بوو. پاشان وتی سینۆها، تۆ ئازانی کە من مناڵم و هێشتا لەگەڵ ژناندا ڕام نەبواردووە. من تاوەکو ئەمڕۆ لەگەڵ زیاتر لە 2 جار 6 ژنیدا ڕام بواردووە و هەموویان لێم ڕازی بوونە. ئەگەر شازادە خانمەکەی تۆ 1 جار لەگەڵ مندا ڕابێرێ، تێگا کە پیاوەکانی هاتی باشترین پیاوەکانی جیهانن. من وتم من ئامادەم ئەم بابەتە بسەلمێنم، بەڵام تۆ چەند ساتێک لەمەوبەر وتت کە هەرگیز نەخۆش نەکەوتوم لە کاتێکدا کە من لە چاوەکانتەوە تێگەم کە سکت نەخۆشە و ئازار دەدا. یەکێک لە فێڵەکانی پزیشکەکان کە بەهۆیەوە بتوانن زێڕوزی و لە دەوڵەمەندەکان وەربگرن ئەوەیە کە بە پیاوێکی دەوڵەمەند بڵێن تۆ نەخۆشی، چونکە مرۆڤ هەرچەندە لەش ساغ بێ، کاتێکە پزیشکێک پێی دەڵێ تۆ نەخۆشی، ئیتر هەز دەکا کە نەساغە و لە دوای بیستنی ئەم قسەیە لە پزیشک دێتەوە یادی کە شەوی ڕابردوو نەیتوانیوە زوو بنوێ، یان دوێنێ کاتێکە لە خەو هەڵساوە کەمێ هەستی بە بێتاقەتی کردووە، یان پێرە شەو کە وەکو پێویست نەیتوانیوە خواردن بخوا. بەبیرهێنانەوەی هەریەکە لەم ڕووداوە بچووکانە کە لە ژیانی ساخترین کەسیشدا ڕوودەدا، بەسە بۆ ئەوەی کە مرۆڤ بەوە قایل بکا کە پزیشکەکە ڕاست دەکا و ئەو نەخۆشە و دەبێت چارەسەری خۆی بکا. اینجا پزیشکەکە ئەگەر بزانێ کە ئەو پیاوە دەوڵەمەندە، ئەوە توانێ زێڕ و پارەیەکی زۆری لێبسەنێ. بەڵام من لە چاو پزیشکێکی چاوچنۆکەوە کە بە مەبەستی سوود وەرگرتن پیاوێکی ساغ دەکاتە نەخۆش، زانیاریکی تریشم هەبوو. ئەویش ئەوە بوو کە من دەمزانی شۆباتۆ ناڕەحەتی سکی هەیە و دەشمزانی کە جۆگە ئاوەکانی بیابانی سینا بڕێکی زۆر مادەی سۆدیان تێدایە. ئەم مادەیە لە دوای ئەوەی کە لەگەڵ ئاودا چووە ناوسکەوە دەبێتە هۆی سکچوون، بە تایبەتیش کەسانێکی وەکو شۆباتۆ کە بەردەوام لە ئاوە سازگارەکانی سووریای دۆنۆشیەوە و لەگەڵ ئاوی بیابانی سینادا ڕانەهاتە بوو. من ئەم بابەتە پزیشکیە لە کاتی سەفەرکردن لە بیابانی سینادا فێر بووم. دەمزانی کار کەسێ بێتە ناو بیابانی سیناوە لە ئاوە تێکەڵ بە سۆدەکەی ئەوێ بخواتەوە تووشی سکچوون دەبێ. شۆباتۆ لە وتەکەی من
سەری سۆڕما وتی سینۆها تۆ چۆن هەستت بەم بابەتە کرد؟ وتم من بە چاوەکان تا زانیم کەسکت دێشێ لە کاتێکدا کەوا نەبوو چاوەکانی شۆباتۆ وای دەرنەدەخست کە نەخۆشە. پاشان ئەو وتی بەڵام هیچ کام لە پزیشکەکان نەیانتوانیوە هەز بەم بابەتە بکەن هەروەکو تۆ دێڵێی. من سکم دەیەشێت و هەر ئەمڕۆ چەند جارێت تەنگاوی کردم لە بیاباندا دانیشتم. لە دوای ئەم وتەیە شازادەی هاتی دەستی لە نێوچاوانی خۆیدا و وتی وا هەز دەکەم کە ناوچاوانم گەرمە و چاوەکانم قورس بوونە و ناڕەحەتم. وتم شۆباتۆ بە پزیشکەکەی خۆت بڵێ دەرمانێکت بداتێ بۆ ئەوەی ناڕەحەتیەکەی سکت چاک بکاتەوە ئەم شەو بتوانی بە ئاسوودەیی بنووی، چونکە نەخۆشی سکچوونی بیابانی سینا ترسناکە. من کە خۆم پزیشکم بینیم کە کۆمەڵێک لە سەربازەکانی میسر بەهۆی ئەم نەخۆشیەوە مردن و هێشتا کەس هۆی ئەم نەخۆشیەی نەدۆزیوەتەوە. هەندێ دەڵێن هۆی ئەم نەخۆشیە بایە سووتێنەرەکانی بیابانە، چونکە هەندێک لەم بایانە ژەهراوین و هەندێکی تریش دەڵێن کە ئەو کولانەی لەم بیابانەدا هەڵدەفڕن ئەم نەخۆشیە دروست دەکەن. ئەوانی تریش دەڵێن ئەم بیماریە بەهۆی ئاوەیە. بەڵام تۆ لەبەر ئەوەی کە پزیشکێکی باش هەیە دەتوانی پێیان بڵێی چارەسەرت بکەن و من دڵنیام کە ئەم شەو بە ئاسوودەیی دەنووی و سبەینێ بەرەو میسر درێژە بە سەفەرەکە دەدەی. کاتێک کە شازادەی هاتی ئەم وتەی بیست کەوتە بیرکردنەوە و پاشان سەیری ئەفسەرەکانی خۆی کرد، بەڵام هیچی نەوت. بەڵام من زانیم کە بە زمانی حاڵ بە من دەڵێ سینۆها لەبەر ئەوەی کە تۆ بەباشی ئەم نەخۆشیە دەناسی خۆت دەرمانەکەم بۆ ئامادە بکە و بمدەرێ. من لەگەڵەوەشدا کە دەمزانی دەیەوێت چی بڵێ بێدەنگ بووم و خۆم لە نەزانیدا. هەتا شۆباتۆوتی سینۆها بۆچی خۆت ئەم دەرمانم نادەیتێ کە دەبێتە هۆی چاکبوونەوە؟ من دەستەکانم لە شێوەی ملنەدان و سەرپێچی کردندا بادا و بە دەنگێکی بەرزەوە کە هەمویان گوێیان لێبێ وتم من هەرگیز ئەم کارە ناکەم، چونکە ئەگەر من دەرمانێکت بدەمێ وەزعت خراپتر بێ پزیشکەکان و ئەفسەرەکانت من تاوانبار دەکەن و دەڵێن کە من بانقەس دەرمانێکم داوەتێ کە وەزعی خراپتر بێ و وا باشترە کە پزیشکەکانی خۆت دەرمانێکت دەرخوار بدەن و چارەسەرت بکەن. شازادە وتی سینۆها ئامۆژگاریەکەی تۆ سوودمەندە و من بانگی پزیشکەکەی خۆم دەکەم بۆ ئەوەی پێی بڵێم دەرمانێکم بداتێ کە ناڕەحەتیەکەی سکم نەهێڵێ، چونکە من بەنیازم لەگەڵ تۆدا خواردن بخۆم و ئەو بەسەرهاتانت لێ ببیستم کە پەیوەندی بە شازادە خانمەوە هەیە. ناچار نەبم کە زوو لە خێمەکە بێمە دەرەوە و لە بیاباندا دەست بە ئەو بگەێنم. پاشان شازادە شۆباتۆ بانگی پزیشکە تایبەتیەکەی خۆی کرد و من ڕوانیم کە پیاوێکی گرژ و مۆن و بەدگومان بوو. بەڵام لە دوای ئەوەی کە زانی من بەتەمای ئەوە نیم کە ڕکەبەری ئەو بکەم دەموچاو و ڕووی کرایەوە و بزەیەکی هاتێ و بە پێی فەرمانی شازادە دەرمانێکی ڕاگیرکەری بۆ ئامادە کرد و لە دوای ئەوەی کە خۆی کەمێک لە دەرمانەکەی خوارد دایە شازادە کە بیخواتەوە و من لەوەی کە پزیشکەکەی شازادە دەرمانە گیراوکەرەکەی بۆ ئامادە کرد خۆشحاڵ بووم، چونکە دەمزانی ئەگەر شازادە تووشی قەبزی ببێ زەهرەکەی کە دەرخواردی دەدەم باشتر کاری لێ دەکا. لە کاتێکدا ئەگەر سکچوونەکەی بەردەوام بوایە کە زەهرەکەی من لە لەشیدا بەهاتایە دەرەوە و کاری لێ نەکردایە و نەیکوشتایە. بەر لەوەی نان خواردنەکەی شازادە کە لەسەر شەرەفی من ساز کرابوو دەست پێ بکە من گەڕامەوە بۆ خێمەکەی خۆم و گۆزەیە گەڕۆنی زەیتونم خوارد، چونکە ئەمزانی ئەو کەسەی کە بڕێکی زۆر ڕۆنی زەیت بخواتەوە ئەگەر لە دوای ئەوە زەهریش بخوا ئەو زەهرە کاری لێ ناکات و نایکوژێ. ئینجا کەمێ زەهرم تێکەڵ بە شەراب کرد و شەرابەکەم خستە ناو گۆزەیەکی بچووکەوە و وریا بووم کە دوو پێک زیاتر شەراب لە گۆزەکەدا نەبێ و سەری گۆزەکەم داخست و خستمە ناو گیرفانمەوە و بۆ نان خواردن بەرەو خێمەکەی شۆباتۆ ڕۆیشتم.
لە کاتی نان خواردندا من لەبارەی شازادە خانمەوە دەرگای گفتوگۆم کردەوە. کورتەیەکیش باسی شێوەی ئەوینداریەتی میستیەکانم کرد و شازادە لە قسەکانم قاقا پێدەکەنی و هەندێ جار دەستی بە پشتمدا دەدا تا ئەوەی کەوتی تۆ لەگەڵ ئەوەشدا کە میسریت هاونشینێکی خۆشەویستی و لە دوای ئەوەی کە من بوومە مێردی باکتامون و پاشای میسر تۆ دەکەمە پزیشکی تایبەتی خۆم. بەر لەوەی کە تۆ بدوێی من ئازاری سکم هەبوو، بەڵام ئێستا ژانزگەکەم لەبیر چۆتەوە. تۆ لەبارەی شێوەی ئەڤینداریەتی میسریەکانەوە دوایی و ئاگاد لە ڕێوڕەسمی ئەوینداری دانیشتوانی هاتی نییە. کاتێک کە من هاتمە وڵاتەکەی ئێوەوە بە ئەفسەر و سەربازەکانی خۆم دەڵێم کا ڕێوڕەسمی وڵاتی هاتی فێری مستیەکان بکەن بۆ ئەوەی بزانن کە بە شێوە و دابوونەریتی ئێمە باشتر دەتوانن لەزەت لە ژیان بکەن. هاوڕێکانی شازادە کە وەکو ئێمە خەریکی خواردن بوون، وەکو شازادەکەی خۆشیان شەرابیان دەنۆشیەوە. لەم گفتوگۆی ئێمە هاتنە کەیف خۆشی و وتەکەی شۆباتۆیان بە قاقای پێکەنینەوە بەڕێ کرد. شازادە شەرابی نۆشیەوە و دایە ئەوانی تریش و وتی سینۆها کاتێک کە باکتامون بووە ژنی من، وڵاتی هاتی و میسر دەبنەیەک وڵات و ئەو کاتە هیچ پاشایەک ناتوانێ لە بەرامبەر ئێمەدا خۆی ڕابگرێ. بەڵام بەر لەوەی کە ئێمە ببینە بەهێزترین وڵاتی جیهان، پێویستە من جێگەی ئاگر و ئاسن ناو دڵی میسریەکاندا بکەمەوە بۆ ئەوەی ئەوانیش وەکو ئێمە ئازا و بێبەزەیی بن و بزانن کە نابێ لە مردن بترسێن. شازادە لە دوای ئەم وتەیەی پەیمانەیەک شەرابی بە ئاسمان و پەیمانەیەکی تریشی پێشکەش بە زەوی کرد و پاشان سەرنجی دایە من. وتی سینۆها بۆچی تۆ شەراب نانۆشیتەوە؟ وتم ئەی کوڕی پاشای هاتی، من نامەوێت سوکایەتیت پێ بکەم و بدڕەنجێنم، بەڵام دەزانم کە تۆ هێشتا شەرابی ڕەزەکانی هەرەمەکانت نەخواردۆتەوە. ئەگەر ئەو شەرابەت بنۆشایەتەوە، ئیتر شەرابەکانی تر لە دەمی تۆدا تامی ئاوی دەدا، بۆیە من ناتوانم شەرابەکەی تۆ بخۆمەوە، چونکە شەرابی میسریم خواردۆتەوە و لەگەڵیدا ڕاهەتووم. هەمیشە کەمێک لەو شەرابەم پێیە کە بیخۆمەوە، بەڵام بیرم لەوە کردەوە ئەگەر شەرابە میستیەکە لە گیرفانم دەربکەم و بیخۆم تۆ لێم بڕەنجەی. شۆباتۆ وتی من ناڕەنجێم. لە دوای ئەو وتەیە کە تۆ باست کرد، منیش دەمەوێ بزانم کە شەرابی تاکستانی ئەهرام چۆنە. من گۆزە بچووکەکەم لەناو گیرفانم دەرهێنا و شڵقاندم بۆ ئەوەی خستاوی شەرابەکە کە دەکەوێتە ژێرەوە تێکەڵ بێ، بۆ ئەوەی شۆباتۆ و هاوڕێکانی وابزانن کە من بەتەمام خستاوی شەرابەکەی پێ تێکەڵ بکەم و ئەوانیش هەروایان دەکرد. لە دوای ئەم کارە وتم ئەمە شەرابی ڕاستەقینەی ڕەزەکانی ئەهرامە و نرخەکەی لەناو خودی مسریشدا گرانە، جانەخوازە لە وڵاتانی دەرەوەدا. لەم شەرابە باشتر لە جیهاندا نییە، لەبەر ئەوەی کە عەترم کردبووە ناو شەرابەکەوە، بۆن و بەرامەکەی ناو خێمەکەی پڕ کرد. ئەو شتانی کە لەبارەی چاکی شەرابەکەوە دەموت ڕاست بوو، بەڕاستی شەرابێکی باش بوو. من کەمێکم کردە ناو پیاڵەیەکی خاڵیەوە تا دواتکەم خواردەوە. پاشان چەند ساتێ خۆم وەکو یەکێک نیشاندا کە تووشی سەرخۆشی شەراب بوو بێ و شۆباتۆ کەڕوانی من بە یەک قوممەز بوومە، پێکەکەی خۆی بەرەو من درێژ کرد و وتی کەمێک لەو شەرابم بۆ تێ بکە با بزانم تام و گەرمایی چۆنە. من بەڕواڵە دوام نیشاندا کە نامەوێ شەرابی بدەمێ. وتم شۆباتۆ من شەرابی خۆم بە کەس نادەم، بەڵام لەبەر ئەوە نییە کە ڕەزیلم، بەڵکو لەبەر ئەوەیە کە ناتوانم شەرابێکی تر بنۆشمەوە و لەمە زیاتریش شەرابی میسریم پێ نییە، بۆیە حەز بە بەخشینی ناکەم و من بەتەمام ئەم شەو بەم مەز بکەم، چونکە ئەم شەو یەکێکە لە شەوە گەورەکان و لەم شەوەدا میسر و هاتی بۆ هەمیشە لەگەڵ یەکتریدا یەک دەگرن و وڵاتێک پێک دەهێنن. پاشان کەمێکی تر لەو شەرابم بۆ خۆم تێ کرد و کاتێک پێکەکەم بۆ دەمی خۆم برد، دەستم لە ترساندا دەلەرزی، بەڵام ئەوانەی کە لەوێ بوون وایان دەزانی کە لەرزینی دەستم بەهۆی سەرخۆشی و پێکەنینە. من بۆ ئەوەی کە زیاتر بە هەڵەیاندا ببەم خۆم مەز نیشاندا و
وەکو گوێدرێژەکان دەنگم بەرز کردەوە و ئامادەبووان بە جۆرێک پێدەکەنین کە بە دەوری خۆیاندا دەسوڕانەوە. لەگەڵ ئەوەشدا کە شۆباتۆ دەیبینی من مەز بوومە نابێت داوا لە مەز بکەی کە شەرابەکەی خۆیت بداتێ، بەڵام پێیداگرت کە هەر بەشی بدەم، چونکە ئەو کەسێک نەبوو کە کاتێت داوای شتێک دەکا خەڵکی بتوانن سەرپێچی لە خواستەکانی بکەن بۆی جێبەجێ نەکەن. من لە بەرامبەر جەختکردنەوەکەی ئەودا وەکو یەکێک کە چارەیەکی تری جگەل لە ملکەشکردن نەبێ، ئەگەر وانەکە گیانی دەکەوێتە مەترسیەوە چارەم نەما و پێکەکەی ئەوم پڕ کرد لە شەراب. شۆباتۆ کەمێ بۆنی شەرابەکەی کرد و ڕوانیە دەوروبەری خۆی و ئەدوود لەوانی تر دەپرسێ کە ئەو شەرابە بخۆمەوە یان نا، و من بۆم دەرکەوت کە شۆباتۆ لە دوایین ساتدا تووشی ترس بوو، بەڵام نەیدەوێرە پێشمەرگەکەی خۆی بانگ بکا و داوای لێ بکە کە کەمێک لەو شەرابە بخواتەوە. گوێگرانی خۆشەویست، پێشمەرگ لێرەدا و کەسەیە کە پاشاکان و دەسەڵاتداران لە کاتی گوماندا لە زیاتی خۆیان دەیخەنە بەردەم تاقیکردنەوەکان و هەندێک جار ئەو کەسە دەبێتە بەڵاوگێڕی ئەوان و بەو شێوەیە لە پلانەکان دەرباز دەبن. بۆیە شۆباتۆ لە دوایین ساتدا تووشی ترس بوو، بەڵام نەیدەوێرە پێشمەرگەکەی خۆی بانگ بکە داوای لێ بکە کە کەمێ لەو شەرابە بخواتەوە بۆ ئەوەی لە وەزعی پێشمەرگەکەی خۆی بۆی دەرکەوێ کە ئەم شەرابە زەهراویە یان نا. ئەو لەوە دەترسا ئەگەر پێشمەرگەکەی خۆی بانگ بکە من لێی بەڕەنجێم و لەو ئەندێشەیەدا بوو کە هێشتا پێویستی بە من هەیە، چونکە لەوانەیە کە من گوزارشتێکی خراپی لە لای شازادە باکتامون لێ بکەم و لە شوکردن بە ئەو پەشیمانی بکەمەوە. بۆیە پێکەکەی پڕ کرد و بەرەو من درێژی کرد و وتی سینۆها، لەبەر ئەوەی کە تۆ لەگەڵ مندا دۆستی و حەزیش دەکەم کە لەمە بەدووە دۆستایەتیەکەمان پتەوتر بێ، ڕێگەت پێدەدەم کە لە جامەکەی من بنۆشیەوە. من بە خۆشحاڵیکی ساختەوە پەیمانەکەم لێ وەرگرت و قومێکم لێ خوارد، پاشان ئەو لێی وەرگرتم و بۆ لێوی برد و لەبەر ئەوەی شەرابەکە بۆنی تیا بوو جامە شەرابەکەی هەڵقوڕاند. لە پاژەوەی کە دەفرە بەتاڵەکەی نایە سەرزەوی وتی سینۆها، شەرابەکەی تۆ زۆر باش و بەهێزە و نشئەکەی کار لە سەری مرۆڤ دەکا، بەڵام لە دوای نوشینەوەی ناودەمم تاڵ دەکا. من ئێستا بە نوشینەوەی شەرابی خۆمان تاڵیەکە لە ناودەمم لا دەبەم. اینجا جامەکەی پڕ کرد لە شەرابی خۆیان و خواردیەوە. من زانیم کە ئەو زەهرەی دەرخواردم داوە تا بەیانی نابێتە هۆی مردنی، چونکە سەرەڕای ئەوەی کە شۆباتۆ خواردنێکی زۆری خوارد، پزیشکەکەی خۆشی دەرمانی قەبزیدا بووە ئەو کاتێک کە ناوسکی مرۆڤ تووشی ئەو توندبوونەوەیە بێ زەهرەکە درەنگتر کار دەکا. منیش کەمێ شەرابی سووریام کردە ناو پێکەکەی خۆمەوە و خواردمەوە، بەڵام نەک لەبەر ئەوەی کە شەراب بخۆمەوە و خۆم مەز بکەم، بەڵکو بۆ ئەوەی قاپەکەم بشۆرمەوە و ئاسەواری زەهرەکەی تێدا نەمێنێ. لە دوای ڕۆیشتنی من ئەگەر پزیشکێک بیپشکنێ نەتوانێ ئاسەواری زەهرەکەی تێدا ببینێتەوە. لە دوای ئەوەی کە کەمێک خۆم لە مەستیدا وام نیشاندا کە توانای دانیشتنم نییە و دەبێ بڕۆم و بنوم. ئەفسەرەکانی هاتی لە دوای ڕۆیشتن بۆ خێمەکەی خۆیان لە هەردوو لاوە بازوەکانی منیان گرت و گەیاندمیانە ناو خێمەکەی خۆم، بەڵام من گۆزە بچووکەکەی خۆم هەڵگرت کە چیتر شەرابی میسریتیان نەما بوو بۆ ئەوەی لە خێمەکەی شۆباتۆدا نەمێنێتەوە و ئەفسەرەکانی هاتی بەگاڵتە و گەفی قۆڕەوە منیان لە خێمەکەی خۆمدا خەواند و خۆشیان ڕۆیشتن بۆ ئەوەی بنۆن. من هەر ئەوەندە کە هەستم کرد هەمویان نووسون، هەڵسام و پەنجەم بە بنی قورگمدا کرد و جوڵاندمەوە و هەرچیەکم خواردبوو لەگەڵ ڕۆنزەیتەکەشدا هێنامەوە و پاشان گۆزە بەتاڵەکەم شکاند و پارچەکانیم لە ژێر لمی بیاباندا شاردەوە. لەو کاتەدا عارەقەی سارد لە لەشم داهاتە دەرەوە، چونکە دەترسام کە خۆشم زار خواردوو کردبێ. بۆ زیاتر دڵنیابوونیشم داروی ڕشانەوەم خوارد بۆ ئەوەی دیسان بڕشێمەوە و ئەوەی لە گەدەمدایە بێتە دەرەوە، چونکە لەگەڵ ئەوەشدا کە ڕۆنزەیتێکی زۆرم خواردبوو، بەڵام هەرە ترسام. پاشان خۆم بۆ نووستن ئامادە کرد.
بەڵام لە ترساندا خەوم لێ نەدەکەوت و جگەل لە هەراسانیەکەش شێوەی شۆباتۆ کە گەنجێکی جوان بوو چاوە درەوشاوەکانی ددانە سپیەکانی لەبەر چاوم ون نەدەبوون. کاتێک کە خۆر هەڵات من دەمزانی کە وەزعی شازادە شۆباتۆ باش نییە، بەڵام ئەو کە وەکو هەموو دانیشتوانی هاتی لە خۆبایی بوو وای نیشان دەدا کاتوانێت درێژە بە سەفەرەکەی بدا و سواری کەژاوەکەی بوو. بەڵام منم زانی کە پزیشکەکەی ئەو دووجار دەرمانی ڕاگرکەرەوەی دابوو پێی و ئەم دەرمانە وەزعی شۆباتۆی خراپتر کردبوو. ئەگەر سەر لە بەیانی ئەو ڕۆژە پزیشکەکەی ئەو دەرمانێکی ڕەوانکەرەوەی بەهێزی بدایەتێ لەوانە بوو کە شۆباتۆ ڕزگاری بێ. بەڵام لەبەر ئەوەی کە زیاتر ناوسکی ئەو تون بووبەوە هەموو زارەکە لە لەشیدا مایەوە و شەو کاتێ کە گەیشتینە شوێنی پشودان وەزعی شۆباتۆ ئەوەندە خراپ بوو کە چاوەکانی هەڵنەدەهات و نیشانەکانی مردن لە چارەیدا پەیدا بوو. پزیشکەکەی ئەو منی بۆ ڕاوێژبان کرد و من کاتێک کە ئەو گەنجم بینی ڕوانیم کە ئەوم بەرەو مەرگ ڕەوانە کردووە لەرزم لێ هات. پزیشکەکەی ئەو هەڵلەرزینەکەی منی بۆ دڵگرانی و پەژارە بینینی شۆباتۆ لێکدایەوە و پرسی سینۆها بۆ چوونی تۆ لەبارەی ئەم نەخۆشیەوە چییە؟ وتم ئەمە هەمان بیماری بیابانە کە من دوێنێ لە شازادەدا بینیمەوە و ئەو بە تۆی وت کە چارەسەری بکەی. پزیشکەکە وتی دەرمانی ئەم نەخۆشیە چییە؟ وتم دەرمانی ئەو بە باوەڕی من لەم قۆناغەی نەخۆشیەکەدا بریتیە لە دەرمانە هێورکەرەوەکان کە ئازار و هەروەها ئازاری گەدە و ڕیخۆڵەکانیش لەناو دەبا. دەبێ بۆ نەهێشتنی ئازاری ڕیخۆڵە بەرگەرم بکەیت و بیخەیتە سەرسکی. بەڵام منیش دەرمانێکم نەدایە شازادە شۆباتۆ، بەڵکو وام بەبەرزانی کە پزیشکە تایبەتێکی خۆی دەرمانی بداتێ و خۆی داروەکان بخاتە ناودەمیەوە و پزیشکەکە بەهۆی کێردەکەیەوە نێوان ددانەکانی ئەوی کردەوە و دەرمانەکەی خستە ناودەمیەوە. من دەمزانی کە دەرمانە هێورکەرەوەکان بەردەگەرمەکەش کە لە سەرسکی دایدەنێ نابێتە بربەز بۆ مردنی ئەو، بەڵام ئازارەکەی تەسکین دەکات و لە دوایین ساتەکانی ژیانیدا کەمێک ئاسوودە دەبێتەوە، هیچ نەبێ بەبێ ئازار دەمرێ. شازادە شۆباتۆ بەهۆی زەهرەکەوە گرفتاری سوکچوونێکی سەخت بووە و پزیشکەکەی ئەو سەرسام بوو کە بۆچی لە دوای ئەم هەموو دەرمانە ڕاگیرکەرە کە خواردبووی ئەو بەو شێوەیە سکی دەچوو. پەیدابوونی سکچوونەکە پزیشکەکەی دڵنیا کرد کە ناساقیەکەی شۆباتۆ هەمان نەخۆشی بیابانە کە نیشانە تایبەتیەکانی سکچوونە و من زانیم کە هیچ کەسێ بەرامبەر بە من بەدگومان نییە و دەمتوانی لە زیرەکیدا شانازی بەخۆمەوە بکەم. بەڵام لە دەروونەوە شەرمەزار بووم چونکە پزیشک بۆ ئەوە دروست بووە کە چارەسەری ئەو نەخۆشانە بکە کە ئەگەری مردنیان لێکرێ و ژیانیان بۆ بگەڕێنێتەوە، نەک ئەوەی کە گەنجێکی جوان و لەشساغ و بەهێز ڕەوانی جیهانێکی تر بکا و وەشیترین سەربازەکانی هاتیش دەیانتوانی ئەم کارە بکەن. هەتا بەیانی ڕۆژی دواتر شۆباتۆ زیندوو بوو. من بەبێ ئەوەی خۆم لە چارەسەرکردنی هەڵبقورتێنم هەوڵم دەدا کە بەهۆی پزیشکەکەی ئەوەوە کە جگە لە نەخۆشیە ناوخۆیەکانی وڵاتەکەی خۆی ئاگای لە هیچ نەخۆشیێکی تر نەبوو، هەندێک جار ئەرکەکانی گەدە و ڕیخۆڵە و ئەرکەکانی گورچیلە و جگەری لەگەڵ یەکتریدا تێکەڵ دەکرد ئازارەکەی ئەو گەنجە کەم بکەمەوە. نابێت لە بێ ئاگایی پزیشکەکانی هاتی و وڵاتانی تر سەرسۆرماو بین، چونکە خوێندنە پزیشکەکانی ئەوان تەنها بازکردنە کردەی نییە. لە ناو وڵاتانی جیهاندا تەنها میسرە کە لە هەزاران ساڵ لەوە بەرەوە زانستی پزیشکی بە شێوەیەکی کردەیی و عەمەلی فێری قوتابیان دەکرێت. شاگردێکی مۆمیاکاری خانەی مەرگ لە میسردا لە 10 پزیشکی هاتی زیاتر زانیاری لەبارەی ئەرکەکانی ئەندامەکانی لەش هەیە، چونکە هەموو ڕۆژێ ئەندامەکانی لەش دەبینێ و هەز بە خەوشی هەموو ئەندامەکان دەکات و شارەزای مۆمیاگەرانی میسر ئەوەندە زۆرە کە لەگەڵ هەڵدڕینی سکی لاشەی مردوواندا یەکسەر دەزانن کە بە چ نەخۆشیەک مردووە.
ئاشکراشە کە پزیشکە میسریەکان کە لە خانی ژیاندا خوێندویانە زیاتر لە مۆمیاکاران زانیاریان لەمەڕ ئەرکی ئەندامەکانی لەشدا هەیە. من باوەڕ ناکەم کە هیچ وڵاتێ بتوانێ لە ڕووی زانستی پزیشکیەوە لەگەڵ میسردا هاوتایی بکات و لە ئایندەشدا ئەگەر گەلانی تر بتوانن هەست بە نهێنیەکانی ئەم زانستە بکەن ئەوە لە میسرەوە فێربوون. کاتێک کە خۆرهەڵات شازادە شۆباتۆ بەهۆی نزیک بوونەوەی مردن هەست و هۆشی گەڕایەوە، چونکە کاتێ کە مرگ نزیک دەبێتەوە لەبەر ئەوەی ئەو ژیانی کە باسم کرد هەموو ئازارەکانی ئێمە بەهۆی ئەوەیە دەیەوێ بڕوا چیتر هەست بە ئازار ناکات و لەبەر ئەوەی کە ڕەنجی ژیان لەناو دەچێ هەست و هۆشی دەگەڕێتەوە. شۆباتۆش کەمێ هۆشی هاتبەوە بانگی ئەفسەرەکانی هاتی کرد و باوانی وت کە هیچ کەسێ لە مەرگی من بەرپرس نییە، بەڵکو من بەهۆی نەخۆشی بیابانەوە دەمرم، لەگەڵ ئەوەشدا کە گەورەترین پزیشکی هاتی چارەسەری منی دەکرد و سینۆهەی پزیشکی پایە بەرزی میسریش یارمەتی ئەوی دەدا من چاک نەبوومەوە، چونکە ئاسمان و زەوی وایە نویستە بوو کە من بمرم، یان بیابانی سینا کە لە زەویەکانی خواکانی میسرە بڕیاری مردنی منی دەرکردووە. لەلایەن منەوە بەواوکم بڵێن ئێوەش بزانن کە لەمە بەدووە هەرگیز نابێ سەربازانی هاتی پێ بنێنە ناو ئەم بیابانەوە، چونکە ئەم بیابانە دەبێتە هۆی مردنی ئێمە و مەرگی منیش بەڵگەی ڕاستی ئەم بابەتەیە. هەمووان دەزانین کە ئێمە هەر لە بیاباندا بۆ یەکەم جار تووشی شکستاتین و گالیسکەکانی هاتی کە هەمیشە سەرکەوتنیان بەدەست دەهێنا لەم بیابانەدا لە ناو چوون. لە دوای مردنی من دیاری باش بدەنە ئەم دوو پزیشکەی کە هەوڵیاندا من چارەسەر بکەن. تۆسینۆها لە دوای گەڕانەوەت بۆ میسر درودی من بگەێنە بە شازادە خانم باکتامون و بڵێ کە من لەو بەڵێنەی کە پێمدا بوو دەبورێم و پەژارە دەخۆم کە بۆچی تەمەن ڕێگەی نەدا کە بتوانم وەکو خۆی دەیویست من حەزم دەکرد بیکەمە شازادە خانمێکی هاتی. هەروەها پێی بڵێ لەم کاتەدا کە من وا دەمرم بیرم لای ئەوە و بە خەیاڵی ئەوەوە بۆ جیهانێکی تر دەڕۆم. پاشان لە کاتێکدا کە شازادەی هاتی بزە لەسەر لێوەکانی بوو گیانی سپارد و من بزەکەی ئەوم پێسەیر نەبوو، چونکە هەندێک کەس لە کاتی مەرگدا کاتێکە لە ئازارە گیانیەکان ڕزگاریان دەبێ لەبەر ئەوەی هەز دەکەن ئیتر ئاسوودە بوونە دیمەنی جوانیان دێتە پێش چاو بزە دێتە سەر لێوەکانیان. ئەفسەرەکانی هاتی تەرمی شۆباتۆیان خستە ناو کوپەیەکی گەورەوە و کوپەکەشیان پڕ کرد لە هەنگوین و شەراب و دەرگایان داخست
بۆ ئەوەی لاشەکەی ببەنەوە بۆ وڵاتەکەی خۆیان و لەسەر شاخ لە تەنیژ لاشەی پاشاکان و شازادەکان کە بەر لە ئەو مردبوون بنێژن. ئەفسەرەکان کە بینیان من دەگریم لە مردنی شازادە زۆر دڵگرانم، بەرامبەر بە من خۆشەویستیان پەیدا کرد و لەوحەیەکیان نووسی و تێیدا وتیان کە من بە هیچ شێوەیەک لە مردنی شازادە شۆباتۆ بەرپرس نیم، بەڵکو ئەو بەهۆی نەخۆشی سکچوونی بیابانی سینا گیانی لەدەستدا. هەروە نووسیان کە من باوکاری لەگەڵ پزیشکەکەی هاتیدا ئەو پەڕیتوانەی خۆم بەکارخستووە کە چارەسەری بکەم، بەڵام سوودی نەبوو. ئەوان ئەو لەوحانەیان بە مۆری شازادەی مردوو مۆر کرد، چونکەوایان دەزانی کە میسریش وەکو وڵاتی هاتیە و ئەگەر من هەواڵی مردنی شازادەی هاتی بۆ باکتامون ببەم ئەو من دەکوژێ و وا دەزانێ کە من خۆشەویستەکەیم کوشتووە. کاتێکیش کە من دەمویست بۆ میسر بگەڕێمەوە بە پێی ڕاستپاردەی شۆباتۆ دیاریکیشیاندایە من و پاش ئەوە من ڕێگەی میسرم گرتە بەر. من گومانم لەوەدا نەبوو کە بە کوشتنی ئەو شازادەیە خزمەتێکی گەورەم بە میسر کردووە و سەرزەمینی ڕەشم لە مەترسی زنجیرە پاشایەتی هاتی ڕزگار کردووە، بەڵام شانازیم بەم خزمەتە گەورەیە نەدەکرد کە بە میسرم کردبوو. کە گەڕامەوە میسر هاتەوە یادم کە من لەگەڵ ئەوەشدا کە پزیشکم کەچی لەو ڕۆژەی کە خۆم ناسیوە بوونی من بۆتە بەدبەختی ئەو کەسانی کە خۆشم ویستونە. من زڕباوک و زڕدایکەکەی خۆم خۆش دەویست، بەڵام ئەوان بەهۆی هەڵەیەکی منەوە مردن. پاشان دڵم بە میناوە بەست، ئەو کچە گەنجەی بەهۆی لاوازی دەرونی منەوە لە خانەی خۆی کریتدا کوژرا. پاشان مەریت و تەهوتم خۆشویستن، ئەو دوانەش هەردووکیان بەهۆی لاوازی و دوودڵی منەوە مردن. ئەخناتونی فێرعەونی میسریش لەگەڵ ئەوەشدا کە چاکێکی زۆری لەگەڵ مندا کرد کەچی بەدەستی خۆم زار خواردوم کرد، چونکە من وام دەزانی کە بە کوشتنی ئەو خزمەتێکی گەورە بە میسر دەکەم. دوایین کەسیش کە من بەر لە مردنی خۆشم ویست شۆباتۆ بوو، ئەویش بەدەستی من ڕێگەی جیهانی دوایی گرتە بەر. دەڵی بوونی من شومە، بەهۆی ئەم شومیەوە هەر کەسێ ببێتە خۆشەویستی من دەبێت لە ناو بچێ. پاشان چوومە شاری تانیسەوە و بە کەشتی ڕێگەی تەبەسم گرتە بەر. کەشتیەکەم لە بەردەم کۆشکی زێڕیندا وەستا و من چوومە ناو کۆشکەوە و ئامی و هوروم هەپم بینی پێم وتن کە ئارەزوەکەی ئێوە کراسی هاتنەدی پۆشی و شازادە شۆباتۆ لە بیابانی سینادا مرد و لاشەکەیان لە ناو کوپەیەکی پڕ لە هەنگوین و شەرابدا بەرەو وڵاتی هاتی بردەوە و ئیتر ئەو بۆ میسەر نایە، بۆ ئەم وڵاتە گرفت دروست ناکە. هەردووکیان لەم هەواڵە خۆشحاڵ بوون. ئامی بلوانکێکی زێڕی لە خەزێنەی کۆشکی پاشایەتی هێنا و لە ملی منی کرد و هوروم هەبوتی بڕۆ ئەم هەواڵە بگەیەنە بە شازادە خانم باکتامون بۆ ئەوەی بزانێ کە دەستگیرانەکەی مردووە، چونکە ئەگەر ئێمەم هەواڵی پێ بدەین باوەڕ ناکە. من چوومە لای باکتامون و پێم وت ئەی شازادە خانم، دەستگیرانەکەی تۆ شازادە شۆباتۆ کەی ویست بۆ میسر ببێتە هاوسەری تۆ لە بیابانی سینادا بەهۆی نەخۆشی ئەو بیابانەوە گیانی سپارد. بەڵام من و پزیشکەکەی ئەوەندەی کە لە توانامان دەبوو تێکۆشاین کە ڕزگاری بکەین. کاتێک کە شازادە خانم باکتامون کە لێوەکانی سوور کردبوو ئەم وتەیی بیست بازنگێکی زێڕی لە دەستی خۆی هێنایە دەرەوە و دایە من و بەگاڵتە پێکردنەوە وتی سینۆها ئەم بازنگت بە بۆنەی مزگەنیەکەتەوە دەمێ، بەڵام بەر لەوەی کە تۆ بیت و ئەم هەواڵە بگەێنیتە منم زانی کە لەبارەی منەوە چ پلانێکتان داناوە، چونکە بڕیارتان داوە کە من بکەنە خوای سەخمەتی خوای جەنگ کراسە سوورەکەی منیشیان ئامادە کردووە. بەڵام سەبارەت بە نەخۆشیەکەی شۆباتۆ من مردن و نەخۆشکەوتنی ئەوم پێسەیر نییە، چونکە دەزانم تۆ بۆ هەر شوێنێ بڕۆی مەرگیش لەگەڵ تۆدا بۆ ئەو جێگەیە دێ. براکەی منیش ئەخناتون لەبەر ئەوەی کە تۆ چارەسەرت کرد بۆ دنیای ڕۆژ ئاوا ڕۆیشت، بۆیە پێت دەڵێم
ئەی سینۆها نەفرەتت لێبێ من داوا لە خواکان دەکەم کە هەتا هەتایە نەفرەتت لێ بکەن من داوا لە خواکان دەکەم کە نەفرەت لە گۆڕەکەشت بکەن و مۆمیاکەت نەمێنێ و ناوت ڕەش بێتەوە چونکە تۆ تاج و تەختی فێرعەونەکانی میسرت کردوتە ئامرازی گەمەی دەستی چەند کەسێکی خوێڕی و بوویتە هۆی ئەوەی کە خوێنی پاکی فێرعەونەکانی میسر کە لە دەمارەکانی مندا هاتوچۆ دەکەن لە ئایندەدا پیس بێ سینۆها ئەی پزیشکی خوێنمەش نەفرەت لێکراوی هەمیشەیی بە من دەستەکانم خستە سەر ئەژنۆم و داچەمیمەوە وتم ئەوەی شازادەخانم وتی هەروا دەبێ کاتێک کە من لە کۆشکی زێڕین چوومە دەرەوە شازادەخانم فەرمانیدا کە لە دوام منەوە هەتا دەرکی کۆشکی پاشایەتی زەویەکە گسک بدەن بۆ ئەوەی زەوی لە پۆخڵی بەسەرا ڕۆیشتنی من خاوێن بێتەوە لاشەی فێرعەون توت ئانخ ئامون بۆ گواستنەوە بەرەو ئارامگاکەی ئامادە کرا ئامی فەرمانی بە کاهینەکان کرد کە تەرمەکەی فێرعەون ببەنە ئارامگاکەی خۆی کە لە دۆڵی دەسەڵاتدارانە بڕێکی زۆر لە شتانەی کە فێرعەون دەیویست بیخاتە ئارامگاکەی خۆیەوە لەلایەن ئامیەوە دزرا و هەر کە دەرگای گۆڕەکەیان داخست ئامی کە بەرتیلی زۆری دابوو کاهینەکان بڕیاریاندا ببێتە فێرعەونی میسر هورمهەب بەهۆی سەربازەکانی خۆیەوە چوارڕێکان و شەقامەکانی تەبەسی گرت بۆ ئەوەی کاتێ کە ئامی بۆ تاجخستنە سەر و فەڕ و پیرۆزی دەچێتە پەرزگاوە خەڵکی شۆڕش نەکەن بەڵام کەس دەنگی ناڕەزایی بەرز نەکردەوە چونکە خەڵکی لە جەنگ و برسێتی ماندوو ببوون لە گوێدرێژ دەچوون کە باریکیان نابێتە سەرپشت و لە شەقامێکی بێکۆتاییدا بەدار و قامچی ڕاویان بنێن ئەو گیان لە وەرەش لە تاو شەکەتی توانای بەرگریکردنی نەبێ و نەتوانێ جووتەیەک لە خاوەنەکەی بدا ئەو ڕۆژەی کە ئامی بۆ پەرزگە دەڕۆیشت نان و سەر و پێیان بە خەڵکی دەدا لەبەر ئەوەی کە خەڵکی هەژار و برسی بوون ئەم خواردنە ئەوەندە لە چاویاندا زۆر بوو کە کاتێ ئامی بەرەو پەرزگە ڕۆیشت هەلهەلایان بۆ دەکرد بەڵام کەسانی زیرەک دەیانزانی کە ئامی لە میسردا فێرعەونێکی ڕواڵەتی و بێتوانایە و دەسەڵاتی ڕاستەقینە لە دەستی هورمهەبدایە پێیان سیر بوو کە بۆچی ئەم پیاوە تاجی پاشایەتی میسر ناکاتە سەر بەڵام هورمهەب دەیزانی کە چ دەکا چونکە سەردەمی بەدبەختی میسر هێشتا کۆتایی پێنەهات بوو میسریەکان دەبوایە دیسانەوە شەڕ بکەن لە باشووری وڵاتدا لەگەڵ دانیشتوانی سەرزەمینی کوش واتە سەرزەمینی ڕەشپێستەکاندا بجەنگێن سەرەڕای ئەوەش شەڕی سووریا تەنها بە شێوەیەکی کاتی کۆتایی پێهاتە بوو چونکە هێزەکانی هاتی بەپێی پەیمانی ئاشتی لە سووریادا چەند بنکەیەکی گەورە و بچووکیان هەبوو ئەوەی ژیر بوایە دەیزانی کە لەوێدا جەنگ دەبێتەوە هورمهەب کە ئەم بەدبەختیانەی بۆ گەلی میسر پێشبینی دەکرد حەزی دەکرد کە ئەم ڕووداوە ناخۆشانە لە سەردەمی پاشایەتی ئامیدا ڕووبدەن بۆ ئەوەی خەڵکی وابزانن کە ئەو چارە ڕەشیانە بەهۆی پاشایەتیکردنی ئەوەیە لە دوای ئەوەی کە شەڕ کۆتایی پێهات هورمهەب بە ناوی سەرکەوتوو ڕزگارکەر خوای ئاشکێوە بۆ میسر بگەڕێتەوە و گەلتێ بگەێنێ کە لەمە بەدووە سەردەمی خۆشگوزەرانی و بەختیاری ئەوە و خۆی ببێتە فێرعەونی میسر ئامی ئاگای لە پلانەکەی هورمهەب نەبوو ویان دەیزانی و وای بیر دەکردەوە کە هورمهەب ئامراز و دەرفەتی جێبەجێکردنی نابێ دەسەڵات و دەوڵەمەندی ئامی مەس کرد و تێدەکۆشە کە سوود لە تەمەن و پاشایەتی خۆی وەربگرێ بەڵام بەرامبەر بۆ بەڵێنەی کە لە کاتی مەرگی ئەخناتوندا بە هورمهەپیدا بوو وەفاداری مایەوە شازادە خانمی باکتامونی تەسلیمی هورمهەب کرد بەپێی ئەو پلانەی کە ئامی دایڕشتە بوو بەهۆی کاینەکانەوە جێبەجێ کرا لە ڕۆژی دیاریکراودا وایەندانا کە خوای جەنگ واتە سەخمەد کە لە شێوەی شازادە خانمی باکتاموندا لە ناو پەرزگاکە ڕێز لە هورمهەپی سەرکەوتووی شەڕی سووریا بگرێ لەو ڕۆژەدا شازادە خانمیان بە کراسی سوورەوە بە گەوهەری جوانکرا و بردە پەرزگە و هورمهەب لە دوای ئەوەی
کە سەربازەکان لە بەردەم پەرزگەدا هەلهەلایان بۆ کرد ئەویش زێڕ و زیوی دا پێیان چووە ناو پەرزگاکەوە. دوایی هەموو کاهینەکان لە پەرزگە هاتنە دەرەوە و هورمهەب و شازادە خانمیان لە پەرزگە بەتەنها هێشتەوە و دەرگایان داخست. هورمهەب کە سەربازێک بوو ساڵەها بوو چاوەڕوانی بەیەکگەیشتنی خۆی و شازادە خانم بوو. ئەو شەوە سوودی لەو دەرفەتە وەرگرت لە کاتێکدا کە ئەو لە ناو پەرزگەدا سوودی لە هەلە ڕەخساوەکەی وەردەگرت. سەربازەکانی ئەو لە شاری تەبەزدا پەلاماری مەیخانە و خانوە گشتەکانیان دەدا هەتا بەیانی خەریکی خواردنەوە بوون و بەهۆی پێکدادان کۆمەڵێک بریندار بوون و لە چەند شوێنێ ئاگر کەوتەوە و بەیانی لە بەردەم پەرزگەی سەخمەتدا کۆبوونەوە بۆ ئەوەی سەیری هاتنە دەرەوەی هورمهەب بکەن. لەو بەیانیەدا کاتێک کە دەرگای پەرزگە کرایەوە هورمهەب لەوێ هاتە دەرەوە و سەربازەکان هەلهەلایان بۆ دەدا. لە بینینی دەموچاو و سینە و بازوەکانی هورمهەب سەریان سۆڕما چونکە سەراپای ئەو پیاوە خوێناوی بوو. دیار بوو کە خوای جەنگ لە شەوی ڕابردوودا بە پێی ڕەوش و سروشتی خۆی ڕەفتاری کردبوو بەددان و نینۆک دەموچاو و ئەندامەکانی هورمهەپی بریندار کردبوو. بەڵام لەو ڕۆژەدا هیچ کەسێ شازادە خانمی لە پەرزگەدا نەبینی چونکە کاهینەکان ئەویان بەدزیەوە لە پەرزگەی سەخمەت دەرکردبوو بۆ کۆشکی زێڕینیان بردبوو. بەم شێوەیە بوو چۆنێتی شەوی ژنهێنانی هاوڕێی دێرینم هورمهەب فەرماندەی سوپای میسر و من سرم سوڕما کە ئەم پیاوە لەو شەوەدا چ خۆشیەک لە ژنێک دەبینێ کە بەو شێوەیە پێشوازی لێ کردبوو. من دەرفەتێکی وەهام بۆ ڕێنەکەوت کە لی بپرسم لەو شەوەدا چۆن بەرگەی ئەو لێدان و دەزوەشاندنەی شازادە خانمی گرتبوو چونکە ئەوەندەی پێنەچوو کە هورمهەب بۆ شەڕی ڕەشپێستەکان و ملکەچکردنی هۆزەکان بەرەو باشووری میسر ڕۆیشت و من نەمتوانی لەبارەی شەوی زاوایەتیەکەی پرسیاری لێ بکەم. ئامی لە دەسەڵاتی پاشایەتی خۆی لەزەتی زۆری دەکرد. ئەیوت سینۆها لە وڵاتی میسردا لە من بەهێزتر کەس نییە و من لە مەرگ ناترسێم چونکە دەزانم کە فیرعەون نامرێ بەڵکو لە دوای مردنیشی زیندوو دەمێنێتەوە و ماوەی تەمەنی کە تەمەنێکی هەمیشەییە لە زەورەقی ئاموندا بەسەر دەبا. لە پاشەوەی کە ئامی ماوەیە کەرم قسانی دەکرد منەستم کرد بەهۆی پیری و لە خۆبایی بوون و ڕابواردنی شەو و ڕۆژی لەگەڵ ژناندا کەم و کوڕیەک لە هەست و هۆشیدا دروست بووە چونکە لە دوای ئەوە بە منی دەوت سینۆها من هەرگیز نامرم چونکە فیرعەونم و فیرعەون هەرگیز نامرێ. من پێم وت ئامی تۆ دەزانی کە لەبەر ئەوەی چەند کاهینێک لە پەرزگەدا کە مێڕۆنیان لەسەر و گوێلاکت داوە تۆیان پیرۆز کردووە ئیتر لەگەڵ خەڵکیدا جیاواز بوویتە مەگەر تۆ نەتبینی کە تەنانەت فیرعەونە ڕەسەن و ڕاستەقینەکانیش واتە ئەوانەی کە باوکیشیان فیرعەون بووە و خوێنی خواکان بە دەمارەکانیان داهات و چۆی دەکرد ماڵ ئاواییان لە ژیان کردووە. بەم شێوەیە پیاوێکی وەکو تۆ کە لە سەرەتادا لە خەڵکی ئاسایی بوویتە و پاشان بوویتە فیرعەون ئومێدەواری کە نەمری. ئامیەی وت کاهینەکان نایەڵن بمرم. من وتم ئەگەر کاهینەکان بیان توانایە کە پێش لە مردن بگرن کارێکی وایان دەکرد کە خۆیان نەمرن. اینجا ئامی تووشی پەژارە و نائومێدی بوو. ئەیوت سینۆها ئایا تۆ دەتەوێ بڵێی کە هەموو پلانەکەی من بۆ بوونە فیرعەون بەکارم هێنا بێسوود بووە و هەموو ئەو خەڵکەش کە بۆ گەیشتن بە تاج و تەخت کوشتومە ئاکامی نەبووە و ئایا منیش دەبێ وەکو خەڵکی تر بمرم و چاوپۆشی لا لەزەتی فیرعەون بوون بکەم کە لە شەراب نۆشین و ڕابواردنی شەو و ڕۆژ لەگەڵ ژناندا بەلەزەتترە. سینۆها کارێکی وا بکە کە من بتوانم هەموو ڕۆژێ 100 جار لەگەڵ ژناندا ڕابێرم. کارێکی وا بکە کارگیز لە دڵی مندا ماندوێتی و بێمێلی ڕابواردن دروست نەبێ. تۆ پزیشکی گەورەیت هەموو شتێ دەزانی دەتوانی بە جۆرێک من بەهێز بکەی کە بەتەنها بای زیاتر لە 10 جار 10 پیاوی گەنج لەگەڵ ژناندا ڕابێرم. ئەم وتانەی بە منی نیشاندا
کە عەقڵی ئامی بەهۆی پیری و لە خۆبایی بوون و پلەپایەوە تێکچووە. پاشانیش بەڵگەی ترم لەبارەی نوقسانی بیر و هۆشیەوە بینی، چونکە جۆرە مەترسیەک لە خواردن لەودا پەیدا بوو کە ئەو پیاوە ئەیوت یەکێک لە سوودە گەورەکانی بوونە فیرعەون شەرابنۆشینە. لە ترسی لە دەستدانی تەندروستی خۆی نەخواردنەوەی دەخواردەوە و نەخۆراکی بەهێزی دەخوارد، بەڵکو بە کەمێ نانەڕەقا چارەی برسێتەکەی خۆی دەکرد و ئەویش بە وریایەکی زۆرەوە دەیخوارد، چونکە دەترسا کە زەهەر خواردووی بکەن. هەر لەو کاتەدا ئەو پیاوەی کە دەیویست ڕۆژی 100 جار لەگەڵ ژناندا ڕابێرێ، لە ناکاودا ڕقی لە ژنان هەڵگرت و حەزی ناسروشتی وەکو ئەو حەزانەی کە لە پیاوەکانی هاتیدا هەبوو لە ئەودا دروست بوو. گوێگرانی خۆشەویستی شەو چەرەی خاک، بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم بەشەی زنجیرە چیرۆکی سینۆها پزیشکی تایبەتی فیرعەون تا لە سبەی شەودا و لە بەشی 53ەم تۆڵە سەننەوەی باکتامون بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە. شەوێکی ئارام بۆ هەموو لایەکتان نەخوازی.